بازنەی پشتیوانی لە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە فراوانتر دەبێت. چین و توێژەکان بەتمانەیان بەو هاوپەیمانیە هەیە کە بتوانێت مافەکانیان بپارێزێت. هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لە چوارچێوەی کارنامەیەکی گشتگیردا پلانی خزمەتکردنی تەواوی کەرکووچەکانی داناوە. ئێستا نائەدالەتیەک و ناسەقامگیریەک هەیە لە ڕووی ئیدارەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە، بە تایبەت ئەگەر بێنە سەر مەسەلەی ئابووری لە تایبەت بە چۆنەڵێ کەرتی کشت و کاڵە، کەرتی نەوتە وزەیە، لە هەموو ئەمانە ئەم هەموو خەریجەمان هەیە خەڵک بتوانین هەلیکاری باش بدۆزینەوە و ئەو سەرچاوەی کە لێرە هەیە لە نەوت و غاز و ئەمانە بۆ دانیشتوانی شارەکە داهاتەکەی سەر بکرێت. لیستی هاوپەیمانی کەرکووکێز و ئیرادەمانە بەرنامەیەکی گشتگیری هەیە بۆ کەرکووک و کەرکووشەکان هەر لە پەروەردە، هەر لە وەرگرتنەوەی مافی جووتیاران و هەر لە کەرتی تەندروستی و لە خزمەتگوزاریش کەرتی خزمەتگوزاری. ڕەخساندنی هەلی کاریەکێکە لە ئامانجەکانی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بۆ ئەو دەرچوانی کە تا ئێستا نەیانتوانیوە کاریان دەست بکەوێت. ئێمە هەوڵی جددی ئەدەین کە یارمەتی دەری گەنج بین، چی لە کەرتی تایبەت چی لە کەرتی گشتی، کە بتوانن هەوڵ و توانەکانی خۆیان بەگەر بن و بتوانن خزمەتی ئەم وڵاتە بکەن. سیستەم ئیش بۆ خەڵک بدۆزینەوە، هەلی کار بدۆزینەوە. بۆیە من لێرەوە داوا لەم بەڕێزانەکەم کە خۆیان و خانی خەڵکیش دەن کە دەنگ بە لیستی 142 کەرکووک هێز و ئیرادەمانە بۆ ئەوەی بتوانین ئێمە دەسەڵاتی ئەم شارە بجێڕنەوە ژێر دەسەڵاتی خۆمان و بتوانین لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە کۆمەڵی یاسای تایبەت بەم شارە جێبەجێ بکەین. بەرنمەیەکی گشتگیر کۆبکەینەوە بۆ هەموو ئەو گەنج و خەریج و دەرچوانەی زانک و پەیمانگاکان کە ئەمڕۆکە بەهۆی جیاوازی لە دەسەڵاتدا بۆ ئەوی جیاکاری لە نێوان پێکاتەکاندا ناتوان دابمەزرێن. ئێمە لە ڕێگای بەرنمەکەمانەوە شوێنیان بۆ بکەینەوە هەم لە کەرتی تایبەت هەم بە نەهێشتنی ئەو جیاوازی کە لە دەسەڵاتدا دەکرێت و بۆ ئەوی ڕێژەی دامەزراندن بەری ئەوانش بکەوێت. لە دۆخی پڕ لە مەینەت و نادادی و تعریب و زوڵم و ستەمی سەرکورد، هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەلیستێکەوە کە پێکاتون لە 30 کاندیدی بەهێز دەیەوێت کەرکووک لەو تاریکستانە ڕزگار بکات و ببێت بە خۆرێکی نوێ بۆ ڕووناکردنەوەی پارێزگاکە. کاڕۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.